بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیارێ واکەین: ئایا ئامادەسازی کراوە بۆ ساڵی نوێی خوێندن؟ ئێوەی هاوڵاتی، ئێوەی بینەر و بیسەری بەڕێز دەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە پەیوەندیمان پێوە بکەن، ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەم تەوەرە بخەنە ڕوو، چونکە قسەی زۆر هەڵەگرێ لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیامە. هەروەها لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە ئێستا ڕاستەوخۆم بەرنامەیە لەوێشەوە گوازرێتەوە، توانن بینەرمان بن، تێبینەکانی خۆتان بە کۆمنت بنووسن، دواتر ئەوەی کە گونجاو بوو ئەمە لێرەوەی خێنە بەردیدی ئەوەی بەڕێز و خۆشەویست و کۆمنتەکان نەخوێنینەوە. خۆشەویستان و بەڕێزان، لەو بەڕێزانەی کە بەشدارن لەگەڵمان ئەمڕۆ بە نووسینی کۆمنت، خات و شانۆ عەبدوڵڵا نووسیوێتی پشتیوان بەخوا دەرگای خوێندنگاکان دەکرێتەوە. محەممەد عەلی ئەڵێ دوو ڕۆژی تر ئەڵێن ئاماری کۆرۆنا لە هەڵکشان و دواتر ئەکرێ بە ئۆنلاین. تارا عومەر ئەڵێ بۆ حکوومەت بۆ چ شتێک پلان و بەرنامەی هەبووە تا بۆ خوێندن پلانی هەبێت. شاگوڵ ئەبوبەکر ئەڵێ ئامادەسازی تەنها بۆ خوێندنگا تایبەتەکانی خۆیان دەکەن و حکوومەکانیان پشتگوێ خستووە. بەیارهێمن ئەڵێ زۆربەی بیناکانی خوێندنگاکان زۆر کۆنن، پێویستە نۆژەن بکرێنەوە. محەممەد هیوا ئەڵێ حکوومەت پێویستە پلان و بەرنامەی هەبێت بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان. ستارە مەحموودی ژەڵێ حکوومەت لەبەر پرۆژە بازرگانەکانی کوا بیری لای خوێندن ماوە. مەهدی قادری ژەڵێ بەداخەوە بازرگانی بە خوێندنیشەوە دەکرێت. بەڕێزان، ئەبینین بە تایبەت لە وەرزی زستانە کۆمەڵی کێشە و گرفت دێتە بەردەم خوێندنگاکان و خوێندکارانی بەڕێز. لەوانە کۆنی بینای قوتابخانەکان یاخود دوو دەوامی و سێ دەوامی قوتابخانەکان لەبەر نەبوونی بینا ئەبینین مەسەلەن چەند دەوامێک لە یەک ئەدرێ، بەیانیان و نیوەڕوان و ئێوارانی درەنگ قوتابی و خوێندکار ئەڕاتەوە بەرەو ماڵەوە. ئەمە خۆی بۆ خۆی گرفتێکی گەورەیە. هەروەها نەبوونی ئامێرەکانی ساردکەرەوە و گەرمکەرەوە، بە نمونەی موبەڕیدە و سپلێت و سۆبا و ئەو ئامێرانەی کە ئەبنە هۆکاری ئیسراحەتی خوێندکار، ئەمانە بوونیان نییە لە مەکتەبەکان. بەڕاستی هیچیچکە لەو خاڵە نەرێنیانە کۆنی بینای مەکتەبەکانە بینین شوێنی وا هەیە لەبەر زۆری بارانبارین و بەفر و ئەوانە بیناکان ئەڕوخێن و ئەکەون بەسەر تەلەبەکانە. ئەمەش خۆی بۆ خۆی گرفتێکی ترە. حکوومەت ئاوڕی جدی لەم سێکتەرە گرینگە نەداوەتەوە، بواری خوێندنی پشتگوێ خستووە بە تەواوی. هەر لەو کاتەوەی کە مامۆستایانی بەڕێز موچەکانیان کەم کرایەوە، لەوێەوە ئیتر ئەوەی ئەو مامۆستایانی کە خۆیان هەستیان بە بەرپرسیارەتی کردووە چوونەتە سەردەوامەکانی خۆیان و خوێندکارانیان فێر کردووە، فێرخوازانیان بێبەش نەکردووە لەو زانستەی کە پێیانە. بەڵام دوجار کۆمەڵە کۆسپ و تەگەرە هاتە بەردەمی مامۆستایانی بەڕێز لە بڕینی موچە لە ڕێگنەخستنی دەوام وەکو خۆی. ئەو بەڕێزانی کە کۆمنتیان نووسیوە باز لە خوێندنگا تایبەتەکانەکەن، بەڵێ وایە خوێندنگا تایبەتەکان و قوتابخانە ئەهلیەکان ئەبینین زۆرترین بایەخی پێدرێ لە بەروی بەپارەیە. خەڵکی فەقیر و داما و بێدەرەتانیش ناتوانێت بچێتەوە قوتابخانانە، بێتە هۆکاری ئەوەی قوتابەکانی ئێمە ئەوانەی کە لە خوێندنگە حکوومەکانە خوێنن دوا بکەون لە خوێندن و منهەجەکانیان تەواو نەکەن. هیچێکی تر لەو گرفتانە پۆلی 12ە کە پۆلی 6 ئامادەیی پێوترێ، ئەویش بە هەمان شێوە کۆمەڵە گرفتی هەیە، هەم لە تەواو نەکردنی مادەکە، هەم لەوەی کە مامۆسای پسپۆر لەو بوارە مامۆسای شارەزایی پێویست بۆ بوارەکانی ئەو خوێندکارانە دابین ناکرێ. هەموو ئەمانە گرفتن. حکوومەت تا ئێستا ئاوڕی جدی لەم سێکتەرە گرینگە نەداوەتەوە کە سێکتەری پەروەردەیە زۆر بەداخەوە. بۆ زانیاری بەڕێستان، ئێمە لە بەرنامەی دوانگەی خەڵک زۆر تیشکمان خستووەتە سەر و خاڵانەی کە پەیوەستن بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە. بە نمونە نەبوونی ئاو، نەبوونی کارەبا، نەبوونی قوتابخانە، نەبوونی قیرتاوکردنی شەقام، زۆربوونی حاڵەتەکانی ڕووداوی هاتوچۆ لەبەر خراپی ڕێگەوبانەکان، هەروەها نەبوونی نەوت بۆ زستان، نەبوونی گرانی بەنزین، گرانی کارتەکانی مۆبایلی پەیوەندیەکان، گرانی شتومەک، نان، سوزانم. یعنی هەموو ئەم گرفتانە کە هاتوونەتە بەردەم هاوڵاتیان، ئێمە
ڕۆژانە و بە پێی توانە و وەکو پێویست قسەمان لەسەر کردووە و هەوڵمانداوە زۆرترین بایەخی پێ بدەین. وەکو ئاماژەم پێکرد ئێوەش دەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی کە هەمانە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام پەیوەندیمان پێوە بکەن. کاک مەحموود لە گەرمیانە وەرەگرم. کاک مەحموود بەڕێزی لە دڵا شیرینی خۆشەویست. خوا لێ ڕازی بێ خۆت خۆشەویستی کاک مەحموود گیان. وڵی کاک مەحموود هەر لەبەرخوا خۆشتم گەرەکە دایمە حەزەکەم پەیوەندیت پێوە بکەم. یاخوا موفق بی، منیش لە پێناو خوای گەورە خۆشم ئەوێن ئینشاءالله جێگەتان بەهەشتی نەبڕاوە بێ. ئینشاءالله خوای گەورە بما خاتە فیردەوسەوە بمان گەیەنتە حۆری چایمان بۆ بکەنە خۆری. ئامین یا رب العالمین. وەڵا دوعایەکی جوان و خۆش. گیان حکومەتەکەمان براگەم گلەی لێ مەکەن، دەستی ناڕوا و نەوتی نییە و گومرکی نییە و بەڵێ ئیتر دەزانی بیناکانیش دەستیان ناڕوا خاسی کەن و کورە حکومەتی هێم حکومەتە هە دژمنی ئەم ملەتە هەژارەیە بەخوا. باشە ئەم ملەتەش ئەوە نەداماغە ئەمە نەداماغە ئەوە نە ئای لە خۆی نییە سەرەکەی کاتی هەڵبژاردن نەکرێ پشتیە ڕوا دەنگەدا دەیەکی دووپات. بەڵێ یعنی حەقا ئەو ملەتە نەختێەوە خۆیان بچێتەوە نەختێ ڕووکا دەخاتیەکەی خوا چەند ساڵە ئەوە 30 ساڵە ئێمە های لە ئەم وڵاتە تا ئیسا زەرر نەوێ خێرمان نەدێ لەم حکومەت. باشە چ خێرێکمان دێ لە ئەم حکومەتە برای باو؟ وەڵایی زاهیرەن هیچ خانەیەکشی کۆنە ئەوە دوور لە ڕووی جەنابەت خوێڕی مناڵە ڕوا بۆ مەکتەب پەلامارێدا ئەیترسێنێ یا ئەیگرێ یا ئیتر بەزمێکی بۆ نەنەوە ئەوە کۆڵانەکان جادە و ڕێگاوبانەکان لە زوستانە گشتی تێکەدەن و قوڕ و قوڕا و ئا و ڕێی تەلەبە نییە بڕوا بۆ داوامەکەی بێت. وازەحە ئیش ئەکەن ئیشی سەقەت دەکەن یعنی لە هاوینە ناڕوا قوتابخانەکان تەعمیر بکە یا هی تازە دروستکە ئەوەیشی تەعمیر بکە ڕوا لە زوستانە ئیکا لەبەرەوە فەقیر ئیسفادە لەو خوێندنە نەکە. ئەم جارە پرۆگرام و بەرنامەیەکیان هاوردەهین وڵاتەکان سەیرەکەی ئیسە من مەقسەد مناڵێکم هەیە سەف 6. بەڵێ ئەو مامۆساوە دەرزی پێدا ئەو مامۆسا امتحانی ناگا ڕۆن امتحان مامۆسایەتر تێرن لە شوێنێت. ئەم جارە گشتیان گرانەوە کردێ لەبەر ئەوەی بەیانی ئەچی تەلەبە هەیە خوێندن تەواوکە ئەم جارە باهین نەوێ دێیان خەن لەبەرەوە دەرەجەی باش نێرن و بەیانی داوای تاعینات بکەن دەی تاعینیانەکەی ئەم جارە داوای موچەیەکە خۆپشاندانەکە لەبەر ئەمانە گشتی ڕاست بکەن. دەستەکانت خۆش بێ کاک مەحموود گیان. لە ڕووی حاضی ئەو تەلەبەی سەرپەتی و قاچپەتی بێ ئەڕۆن دەرەجەی باشی ئەدەنێ ئەوەی بسڵمان بێ و حیجاب بێ و مەزبوط بێ یا ڕیشێ سونەتی دانا ئەڕۆن ئەیخەن چەنێ دەرەجەکەشی بەس. یاخوا عاقبەت خێر بێ. سپاس دەکەم کاک مەحموود گیان پەیامەکەت گەیشت. ڕەبی سەربەرزی کاکە مەحموود گیان دەستەکانت خۆش بێ خواگای لە زەنابیشت بێ یا ڕەبی. وای گەورە سەربەرز بکە ئینشاءڵڵا. ئامین یا ڕەبی ئەجمعین. سپاس دەکەم کاک مەحموود گیان. ئەچمە لای کاک کەیوان لە هەولێرەوە. چۆنی مامۆستا گیان؟ چۆنی کاک کەیوان گیان؟ سپاس دەکەم چاینی ڕێستی مامۆستا گیان. موفق بی. ڕاستی مامۆستا تەوەرەکەتان زۆر تەوەرێکی جوانە. سپاس دەکەین. بەس یەک شتێکتان لە فکر چوو لە ئەوڵەوە باسی بکەی کارەبای مۆریدە و کارەبای ڕێیسی و ئەو سەعاتە کلاواتەی کە دایانناوە ئەو خەت ئەنتەرنێتەی ئێکسپایرەی ئەوروپا کە هێناویانە و ئەو عەریزە کە عەیدەی بە 2000 و ئێستا کردنەوەتە 25000 نیوەی کە خەڵک بێئیش بووە ببوونیەوە هەر ئەوەنش بوو پرسیارەکەم زۆر باسی تەوەرەکەشتانەکە مامۆستا گیان. کاک کەیوان گیان کلاوات یعنی چی؟ يعني فرتو فيه أو يعني عريزيك ما وصل 2000 بوايا بله إصابة بسبيان هزار هو عمل لك شو بتشي قانون يقول رواية بله أيواني ما وصل جن عريزيك 2000 ساعتي أيام داناوا من لما يخوم بخير جوا أو نيوزني بخير صورته ساعتها صورته يجني صورته خد ساعتي أيام داناوا لبان خانو لبان عمود
کارەبا شتێکی بەسیتیش هەڵ ناکە سەرگی بە خۆی دێتە خوارەوە یەنە پارەیەکی زۆری بێمەعنا ئەنووسن لە لای خوار وازەحە دەستەکان ئەو لەو پرسیارەکەم زۆر مەمنونتانم هیوادارم ئەو تەوەرە دایم بەردەوام بێ نەک بۆ هەفتەیەک یەک جار یان دوو جار بێ دەستەکانت خۆش بێ سپاس دەکەم هیوادارم نمونەتان زۆر بێمەوە فەرجەن زۆر سپاس کاکەیوانجان لە شە ساق بێ و مۆفەق بی ئینشاءڵڵا با بچمە لای کاک هەنگاو لە چۆمانەوە. السلام عليكم كاك محمود. وعليك السلام ورحمة الله كاك هەنگاو. باوڕێزم بۆ جەنابت و هەموو کارمەندان و بینەران تەواوی سافی قیامی کیرەوە. مۆفەق بی برام زۆر سپاس فەرموو. ئامادەکاری سکرابی لۆ خوێندن کاک محمود. بەڵێ. خوێندنیشیان هەموو کرد بە پارە بۆ فەقیر پارەی نییە هیچی نییە هیچی نییە دێنیە لێدار نیشی خواردنی نییە بخوا بتی یەکەشی کە دەرەچی لە زانکۆی بۆ زانکۆ کاک هەنگاو یەک تۆز دەنگت بەرزکەیتەوەڵەن دەنگت نزمە هەرچەنە من لێرە باش گوێم لێتی کێشەم نییە تۆزێک دەنگت بەرزکەیتەوە لە کاتی قسەکردنا فەرموو بەردەوام بە هەموو بەڵێ هەموو یشەکانیان کردە پارە زانکۆکانیشیان کردە پارە بەڵێ فەقیر پارەی لە کێ بینی بیستی وەڕقەی بدا لە زانکۆکان بچینە بەسەر بخوێنی بەڵێ ئەوەی سەر عقلیەکانیان هەموو ئیمان کرد والله زمانی سەداقەتێنی نەخۆشخانە بەلاش بوون خوێندنگا زانکۆ بەلاش بوون ئەمە جیاوازێکی تری داهێنا هەر ڕۆژە و قەیرانێ ڕۆژەک جۆپەی ئاو ڕۆژەک ئەمپێری کارەبا زۆپەی کارەبا هەر ڕۆژە و قەیرانە ڕۆژەک بازی دکاندا ڕۆژەک بازی خانوو ڕۆژەک بازی تاپۆ ڕۆژەک بەڵێ قەیرانێک هەیە ئەمان بەسەر ئەم میلەتیان داهێنا کاک محمود خوێندنی چێ ژیانیان نەهێ ژیان ئێستا ژیان وەستاوە خەوێ با ئومێد نەبن ئەدەم هەڵبژاردنا داوا لە تەواوی خەڵکی تێکۆشەر و ڕاپەڕی خواردی کوردستانەکەم دەورەیەکی بۆڵاینەوە بچن ئەوەی کاتیان لە برسەکانە بچن کاتەکانیان بێنەوە لەدەی ئێوارەی پاییزدا مژدەی سەرکەوتن ڕابگێنن دادگەری سەرکەوێ ئینشاء الله کاک محمود ئینشاءڵڵا دەستەکانت خۆش بە کاک هەنگاو گیان گەلێک سپاس بۆ جەنابەت خوارد لەگەڵ دیارە لە ئێستادا زرار مەحموود لە کۆمنتی فەیسبوک نووسویەتی حکوومەت هیچ ئامادەسازیەک ناکات بۆ خوێندن چونکە پێویستی بەنەوەیەکی چاوکراوە نییە. کاک گۆران لە دەرمەنی خان ماوەتاگیان مەرحەبا لێوێت مەرحەبا لە جەنابەت کاک گۆرانجان ماوەتاگیان وەڵای من تەوەرەکەی تۆ لەسەر خوێندنە داوا لە مامۆستایانەکەم کەمێک بەخۆیان بڕۆنەوە بەڕاستی زەحمەتیەک کێشن بەرامبەر خوێندنکە یعنی مامۆستا بەڕێزەکانی قوتابخانەکان بەخۆیان نابچنەوە ئەڕە وەڵای زۆر زۆرم لە تەلەبە دەکەن بە تایبەتی ئەوانەی کەمێ یان سەرپۆشیان دا بەسەریایان کەمێ ڕیشان ێسودەوە زۆر ناحەقی لە تەلەبەکان دەکەن یعنی ئەو مامۆستایانەی کە ناحەقی بەرامبەر بەو تەلەباناکەن کە سەرپۆشیان لەسەر و ڕیشیان هەیە وەڵا داواکاریم ئەوەیە کەمێ بە خۆیان دابڕۆشتنەوە. زۆر باشە پەیامەکەت گەیشت کاک گۆرانجان ئینشاءڵڵا بەخۆیان ناچنەوە. دەست خۆش کاک گۆرانجان مۆفەق بیبرام سپاس بۆ پەیوەندیەکەت خوا لەگەڵ بەردەوامی لەگەڵتان بەڕێزان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە شێوەیەکی ڕاستەوخۆم بەرنامەیە گوازرێتەوە بۆ ئێوەی بەڕێز هەروەها لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرە. معلومی هەموو لایەکە قوتابخانە ئەهلیەکان وەکو باسمان کرد بۆیە تیشکە خەینە سەر قوتابخانە ئەهلیەکان چونکە بایەخێکی باشی پێدرێ حکوومەت خۆی بایەخ بە قوتابخانە ئەهلیەکان ئەدا نازانین بۆ بە قوتابخانە حکوومیەکانی نادا. ئەچمە لای کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك عبد الرحمن جان. السلام لك راجي سلام أستاذ محمود. حياك يعني الله موفق مثلا موفق إن شاء الله. قلي وقازاندي لكس مكان
خوي تحقيق الذات هي لقى تحقير الذات. بله تحقيق الذات زوري فرق لقى تحقير الذات. أودو وشي عربينا ملتي كرد زور بي عربي لزانين أو إلى قل فارس بس بشي فارسي لزاني أو إلى تركي لزاني أماش خطاراتك عربي لزانين. أستاذ خلال دز نشان كرا خطا كنجي خوري الرخنا خطا كنجي نار بمن نالي بمن يقتل أجر بقولي أستاذ بله ثانوي أندلس كوري أحمد حسن البكر رئيس الجمهورية العراق استوى لإمارات درجي عبد السلام لقل كوري شواكة وعلاوة الحلة ودوريين وأزرملي دوامي دكر خردو كوري كتي أحمد حسن البكري كوري مظهري مدير عام لقل طلبي مامسا مراد عو بالتاوين وكرادة مريم دوامي عندك لسياق الرحلة كوركاني وزير الإعلام لطيف صيف جاسم خدوني بيري عمري خواي كرد كريم وعمار ونادان مشيو وشيتي كوري عبد الأمير معلا زياد وستعمل أستاذي بريز دو طيارتي صدام حسين كوركانيان أحمد نواف وبطرس يوسف أوانا لقل طلبي هجاري نداري شوربا فروشي على الجراج على الحلة دوامي عندك باش هر دماي تمايزي طبقي جيش أو درجي إيماني بوي نبو عبيد الدينار وقود للنار ما مستوضع أو هاي دي أتو بنسبة كردستان أجر بيتو مقارنة بكري لحمرين خطافاو أو دارا لحمرين خطازاخو إيرا بفردوس دادن دريسيا من متابعي الراديو كان دكما من متابعي وسائل إعلام دكم لسي إزقاكاني دولي وناوخو كردي وعربي وغير عربي شل قلبي ما مستعب يك أرشيف خيفي دلين أرشيف الطاعات الثلاث التصوير التسجيل التوقيع وانا لدريبون هميان الله أعلم بتبطابن كرانو بتب وبستكران أجر آذانا بمليمتر والجناب الدزاني كيلومتر 1000 متر 100 سنتيمتر سنتيمتريش بمليمتر أجر بمليمتر توانيان لأوامر وتعليمات أفسياد لابدا من انتحار دخم أفزادي ساندي موصر مقارنة كردستان كي خومان بروات هبي وبروات هبي لتاو بغداو بروسر بخش دادن دري لقى همو سلبيات كاني كملحوظن همو برايان وبرادران والرحمي دقرن آخر شدة لهم أستاذ آخر شدة أويا أتو خلال الدز نشان كرد بسيط تريشد أما من دالة فلاح بوي كشاني دولوبي دكرد يقدو خافو خاصاقيان لو شير صادنا دبو بياني كنا كيان قطعات دكردو علاجيان دكرد حتى كي أودلو فكردنا تنهاو تنها سركي رخنكي سرتا سريعة للرانيو قلات زيرا حتى دست الجسري عباسي مثلا شيخ الرخنة عبد الرحمن دتانم رخنة لدونالد ترامب بقرم دتانم لجو بايدن بقرم دتانم لتشرشل بقرم لدوغول بقرم لجورج بومبيدو بقرم لموسوليني بقرم هي الرخنة شملو دكا باش والسلام عليكم. عليكم السلام ورحمة الله. سپاس کاک عبد الرحمن جان بۆ پەیوەندیەکەت موفق بی. ئەچمە لای کاک دیار لە چەمچەماڵەوە. کاک دیار الو ام كاتو باش هەموو کاتت باش کاک دیار. کاک محمود جان باشی برام. سپاس دەکەم برام موفق بی جانەکەم. کاکەتەوەرەکە و دەربارەی خوێندنەوە نیە؟ بەڵێ. وەڵا قوربان شتێک نییە بە ناوی حکوومەتەوە مانەی کە هەیە ئێستا بینی دوو بنەماڵە حکومێکاوی تر وەکو بازار وایە ئەوە نییە بڵێ یاسا هەبێ قانون هەبێ هەموو شتێک بۆتە پارە. یعنی شتێک نییە بە ناوی یاساوە بە قانونی بێ هەموو شتێک وەکو بازاری دیاتر پارە هەبێ ئەکرێ پارە نەبێ ناکرێت. وەمانش چۆن هاتنە سەر حکوم هەر بۆ شێوازش ئەڕۆنەوە هەڵبژاردن و هیچ شتێک نییە شتێکی ڕەسمی یانی بخوانێکەن و تەواو. باش. کەواتە ئێستا هین هەیە بڵین لە کوردستانە پێت وایە حکوومەت نییە و تەنها دوو بنەماڵێ و وڵات بەڕێوە بن ئەم کوردستانە بەڕێوە بن. هەر بزەبت هەر وایە هەموو شتەکان وایە تەن لە خوێندنەوە ئەگریدا هەموو شتێک هەموو شتێک بۆتە کۆمپانیا هەموو شتێک بۆتە پارە ئەگەر پارە هەبێت ئیشت ئەڕوا و پارە نەبێ ناڕۆ وەکو حکوومەت و قانون و یاسا هیچ شتێک لە جێی خۆی نییە. هەموو شتێک پارەیە خوێندن ئەمڕۆ پارە دەبێ ئەخوێنێ و تا هەموو شتەکان هەتا زانکۆ بۆ سەر
ودەیەکتر وای لێ ئەگەر پارەت پێ نەبێت خوێندن نییە شتێک نییە بڕێ بۆ مەکتەب و خوێندنشتیوان نامێنێ ئەوە پارە بێت ئێستا من مارکێتم وەکو مارکێتەکەی من وایە کە ئیشکەی دوکانەکەی تۆ ئاوانێکی نییە ئاوایە خی گەورە ڕزق بە یا ڕەبی موفق بی ئینشاءڵڵا کاک دیارجان خوا گەدارت بێ خوا لەگەڵ بێ خوا چمە لای پەیوەندیی تر بەڕێزان کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە باسی حاڵەتی تەبەقی کرد مەبەستی ئەوە بوو جۆرێک لە ئەرستوقراتیەت واتە تەبەقی واتە نزمی و بەرزی لە جۆری بژێوی ژیانی هاوڵاتیان دروست بووە واتە مامناوەند نەماوە یان ئەوەتانە زۆر زۆر دەوڵەمەندە یان ئەوەتانە زۆر زۆر فەقیرە ئەم حاڵەتە ئەتوانین بڵێن بەداخەوە حیزب حکومڕانەکان هێرێمی کوردستان دروستیان کردووە یعنی ئێستا بەڕاستی زۆر بەداخەوە باو باوی سیارەی لاندکرۆزەری تازەیە باو باوی سیارەی سوزانم ئەمەی کە پێوترێ سیارەی گرانبەها سیارەی متەتەوێر سیارەی فول مواسەفات موبایلی زۆر بەهادار و مواسەفات خانووی زۆر تایبەتمەند خان و مەزبەحی تیا بێ و فڵانی هەبێ و ڤێلاکەی وابێ و سەقفی ئەوەنە بەرز بێ و هەیکەلیەتەکەی ئابە و شێوەیە بێ و لە فڵانە گەڕک بێ و ئەم حاڵەتە تەبەقیە ئەم بەرزی و نزمیە لە جۆری گوزەر و ژیان لەلایەن هاوڵاتیان و لە هەرێمی کوردستان خەریکە بەربڵاو ئەبێ زۆر زۆر بەداخەوە بۆیە هەر ئەمەیە باڵی کێشاوە بەسەر قوتابخانە و خوێندنیشە واتە ئێستا وای لێ هاتوو ئەڵێ من تەلەبەکەم یاخود مناڵەکەم لە فڵانە مەکتەبی ئەهلیە ئەوەی تۆ لەکوێ ئەڵێ من لە حکومی ئەڵێ ئەوەی ئاخر چۆنە بێەوە خۆ ئەو مەکتەبە هەر باش نییە ئەسڵەن ئەو مەکتەبە لە مستەوای مناڵی ئێمەمانانە نییە مەکتەبەکەی ئێمە ئینگلیزیەکان باشتر فێرەکەن تورکیەکان باشتر پێسەعیەکەن ینی ئەم حاڵەتانە بەڕاستی ئێستا زۆر بوونی هەیە لە هەرێمی کوردستان ئەمە ژوای کردووە خەڵکێک بێئومێد بێ لە خوێندن لە مستەقبل لە دامەزراندن لە دەرچوون لە بەڕێوەبردننی ئەم وڵاتە بە شێوەیەکی تەندروست ئەچمە لای ئەسما لە قەڵاتجێەوە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله أسماء خان. دەستخواشی بەرنامەکەتان لێ دەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن. سەلامەت بی زۆر مەمنون سپاس بۆ پەیوەندیەکەشت فەرموو. سەبارەت بە تەورەکەتان بەڕاستی حکوومەت هیچ لە خەمی خوێندکاران و هیچ لە خەمی پاشەڕۆژی ئەم میلەتەدا نییە بەڕاستی هەموو ڕۆژێکە ئاڵەن نزیک ڕاستی خوێندن نزیکە بێتەوە بەدرۆیەک دوایەخەن یعنی هەموو ڕۆژێ بەدرۆیەک پرۆسی خوێندن داخم بۆ ئەوەی ئەم پاشەڕۆژی ئەم میلەتە خراپ بکات. وازحە واتە هۆکارەکە بەڕای تۆ حکوومەتی هەرێمی کوردستانە؟ بەڵێ هەمیشە کە خوێندن هاتوتەوە بیانیکەن هێناوە بۆ ئەوەی خوێندن ڕا بکرێت و ڕۆژێک درەنگتر بچنەوە ناو هەڵەکانە خوێندن. تەوا وازحە دەستەکانت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت ئەسماخان. خۆی ئێمە بەڕێوبەری هەرێمەکەمان بەڕێوبەرانی هەرێمەکەمان هەندێک جار ئەبینین مەسەلەن لە ئاستێکی ئەوەدا نین ینی کەسی مەسەلەن شەهادەی معتەبەری پێ نییە کەسی خوێنەواری باش نییە کەسی بەڕەنجی شانی خۆی نەهاتووە زۆر بەداخەوە بۆیە بینین ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ئەڕۆین لە بریەوەی پێشکەوین تەنها پێشکەوتن لە لای ئێمە بووەتە شەقام و سیارە و خان و ڤێلا و بینای جوان و شۆستە و شەقام ئەمانە کە ئەمەش لای ئێمە هەربوونی نییە بەداخەوە ینی نەبووەتە ئەوەی کە بڵێن فڵانە توێژینەوە لە هەرێمی کوردستان ئاوا سەرکەوتوو بوو فڵانە پرۆفیسۆر ئەم داهێنانەی ئەنجام داوە فڵانە قوتابی بەم شێوازە گەیشتە فڵانە وڵات بۆ بڵاوکردنەوەی داهێنانەکەی یاخود فیکرەکەی یاخود عەبقەریەتەکەی سوزانم ینی ئێمە بەداخەوە ئەوە تا ئێستا لە ناو ئێمەیە هەڵ نەکەوتووە هەندێک جار لێرە و لەوێ بەشی خۆی هەمانە بەڵام ئەویش بایەخی پێ نەدراوە لەبەرەوەی وەکو لە کۆمنتەکان هاتووە ئەڵێن ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتە خەڵکی خوێنەواری پێ قبوڵ و پێخۆش نییە بۆی چاوکراوە نەبێ ئەوەی هەوەساکە ئەگەر پەیوەندی هەبێ
مام عەبدوڵڵا مام عەبدوڵڵا لە هەڵەبجەی تازەوە بەڵێ فەرموو مام عەبدوڵڵا مام عەبدوڵڵا فەرموو کام محمود گیان سلام علیکم وعليك السلام ورحمة الله وبركاته مام عەبدوڵڵا گیان کاک محمود گیان بۆ مەسەلەی خوێندن بەڵێ قوربان دەستخۆشی بەرنامەکە لە جەناب دەکەم سپاس دەکەم یاخوا مامۆستا بێوێ گیان من دوو قسەم پێ لە خزمەتتا فەرموو خزمەت لێمەوە دەستی ماچەکەم بەڕێزی استغفر الله وەڵی خوێندنی مرۆ دیقەت دەدەی کەسێک کە دەستی بڕوە بە باوکی پارەیەکی زۆری هەیە لە هەر کوێ بیەوێ خۆی ئەخوێنێ بەڵێ ئیسا من چەند کەسێک شارەزان چونکم باوکی پارەی هەیە و دەستی ئەڕوا و پارەی پێ مناڵەکەی لە زانکۆی ئەمریکی خوێنێ لە باسری شوێن ئەخوێنێ کەسێکی فەقیری هەژار کە پارەی پێ نییە لەکوێ بخوێنێ چۆن پەرە بە خوێندن بدا چۆن فێری خوێندن بێ بە لە ئەم قانونە جوانەیە حکومەتەی بڕۆشە باشە فەرموو بەردەوام بە ئایا ئێمەی فەقیر چی بکەین نە حکومەتەکە پەرە بە مامۆستەکەدا بخوێنێ عاشقەی ئەداتێ بە جوانی بە مناڵەکان بخوێنێ و دەرزەکانی فێرکە بەڵێ خۆشمان ئەو توانامانە نییە بچین لە مەدرسەیەک وەکو کوڕەکە مناڵەکانی ئەوان بیکەنە مەدرسەیە بە پارێز بە پارەمان پێ نەبێت پێی بخوێنین بەڵێ قوربان من ئەوە مخزەوە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت مام عەبدوڵڵا گیان گیان دەستەکانە خۆش بێ زۆر سپاس پەیامەکەت گەیشت یاخوا بێەوەی هیوادار بی ئینشەڵا بەرنامەکە بەردەوامی و ئەو پێغەمبەر ئێوەمان بۆ بێوەیکە لە خزمەتی جەنابتانای بەڕێزی چووکیتان نەکەین سپاس بۆ پەیوەندەکەت مام عەبدوڵڵا گیان خوا گەدارت بێت چمەلای کاک ئەحمەد لە هەولێرەوە السلام عليكم كاكا محمود وعليكم السلام ورحمة الله وبركاته كاكا أحمد جان سپاسەکەم بەڕێزی ئایا حکومەت ئامادەسازی کراوە بۆ ساڵی نوێی خوێندن بەڵێ نەکراوە چی سەرشوی پێمان وەک پێویست نەبووە چی حکومەت لە ڕاستیدا بەخۆی پێخۆش ملەتەکە خوێندەوار بی ملەتەکە چاپکراوە بی ملەتەکە هەشار بی حەز دەکاتن کۆلێژێ دەستی خۆی بی خەکەکە بەرکو پێ خۆشن تا ڕاگەاندن و ئەتەنێت و فەیسبوک شێنەوە خەکەکە چاوی بکرێتەوە نەوەک خەکەکە یعنی زیرەک و کارامە دەچێتن پێی خۆش نیە بۆ نمونە سەتا کەسی وامان هەیە لەسەر ئاسی هەرێم یەکەم بەدەستیان چەند ساڵەکان لە ڕابردوو نەکەوت سەر دانامەزێت بە بیانی وەڵا خەیرانە بە بیانی کۆرۆنە بە بیانی پارە نییە بە بیانیوە موچە پێ نادرێت یعنی زۆر پاساوێتە بەرەن لە بەرامبەردا دەبێ ئۆپۆزیسیۆن دەبێتن یعنی ڕەفتاری ئەو حکومەت دەبێت بەڕاستی ئۆپۆزیسیۆنیش ماوەکو پێویست نییە کاک محمود ئۆپۆزیسیۆن یان نازم بۆ کرس یانی نازم ناوێری لازم هەڵوێستینی هەتا ئێستا ڕاگانش تۆن یانی شتەشی وەکو پێویستی نەبوو بەڕاستی ملەت ئەوەی لە حکومەتی ڕازینە ئەمەلەشی بۆ ئۆپۆزیسیۆنە بەڵام ئۆپۆزیسیۆن ئەمەلەش بۆ ملەتی ئەخکاکە ئۆپۆزیسیۆن وشی لە ڕاگانەشی پشتگیری ملەتەکەنەکە ئەو ملەتە چی بچە شەقام هاوارکە چ پشت بە ئۆپۆزیسیۆن بەستی ئۆپۆزیسیۆنشی بەڕاستی ترسنۆکمان هەیە یعنی لەگەڵ ڕێزم لە هەموو حیزبەکان بەدەسەڵاتیشەوە بەڵام بەڕاستی ئۆپۆزیسیۆنش زایمانەیە بۆ خوا ئۆپۆزیسیۆن داخواتی کوشان بێنەوە بەخوا زەحمەتە حتى كوبوزيسيون بي يعني ناس مبصن نبي يقولوا كونو نوينيو لازم شيء يعني ما صارنيا ترى اوبوزيسيون واحد ذاك معي يجير بجرب عقد اتفاقيه قال كانك تداران درت المشاكل تنادرت المعاليك بناك ترى كانت يا سعيد ادي وبس برد سكب مشاد حكومه نبي ايه كوبوزيسيون كان انا كوبوزيسيون يجي كبر بازار عقدكم باش بك هذا مش بازار عقدك كذا تاخذ زور سباس دەستەکانت خۆش بێ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندەکەشت مۆفەق بیبرام خوا گەدارت بێ مامۆستا ئەمیرە لە چەمچەماڵەوە کۆتا پەیوەندی مامۆستا ئەمیرە بەڵێ گوێم لێیە فەرموو مامۆستا ئەمیرە سلام علیکم وعليكي السلام ورحمة الله وبركاته کاک محمود ئەم باشی شکر باشی هەموو کاتت باش مامۆستا فەرموو لە خزمەتی بەڕێزی وەڵایی بۆ ئامادەکاری لە قوتابخانەکان وەکو فەروەردە بەڵێ ینی زۆربەی ساڵەکان
ینی سەرەتا کتابی تازە بە هیچ شێوەیە تەوزیع ناکرێت لە نیوەی دەوامە ینی پەروەردە هەوڵەدا کتابی تازە تەوزیعکە ئێمە هەموو ساڵێ سەرەتا ئەو کتابانی کە هەمانەیتر بە کۆن و بە تازەوە تەوزیعەکەن لە نیوەی دەوامە ینی کتابی تازەمان بۆیەت و تەوزیعەکەن یانی با پەروەردە چای بەوا بخشێنێتەوە سەرەتا کە دەوام ئەکرێتەوە بەس پەرتووکی تازە تەوزیعکە ئەزانی ئەم حاڵەتە چی لێ هاتووە مامۆستا ئەم مەوزوعی کتاب تەوزیعکردنەش هەر وەکو نەوتەکەی لێ هاتووە ئێستا خەڵک لە زستانە نەوتی پێویستە ئەو زستان تەوا بێمجان نەوتەکە تەوزیعەکە ینی هەر عینەن شتە داواکارم لە پەروەردە ینی ئەو کێشەیە چارەسەر بکە من وەکو مامۆستایەک لەم سنوورا قسە دەکەم کە پەروەردە هەموو کاتێ لە نیوەی دەوامە دەستەکە بە تەوزیعاتی پەرتووکی تازە یانی ئەوش بەکەم و کوڕیەوە ئەوە نەبێ بە کامیلی وای ڕاستە هەرەوەم هەیە و دەستەکانت خۆش بێ ئێمەش خۆشحاڵ بن بە پەیوەندێکت مامۆستا زۆر سپاس تێبینێکی جوان بوو دەستەکانت خۆش بێ خواگەدارت بێ بەڵە بینەرانی بەڕێز و خۆشەویست دوانگەی خەڵکتان پێشەش کرا تاڵقەیەکی تریان بەرنامەیە بەخواتان ئەسپێرم سپاس باوکارانم ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه